سەرقاڵی چنینی بەروبوومە کشتوکاڵیەکەیەتی کە بەروبوومەکەی وشک بووە و لە کاتی خۆیدا نەیچنیوە. باقلەی زۆر کیلۆمەدا 500 نارو. ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەکردنی هاتوچۆ زیانی زۆری بە جوتیاران گەیاندووە کە شەعبان یەکێکە لەو جوتیارانەی کۆرۆنا چنینی بەروبوومەکەی دواخست و ساغکردنەوەکەشی لە بازاڕدا قورس کرد. دیارە لەم سەردەمی نەخۆشی کۆرۆنا کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد و قەدەغەی هاتوچۆ بوو، ئێمە وەکو جوتیاران بەڕاستی زۆر ماندوو بووین. هەندێک جار نەمانەتوانی بە ئاسانی هاتوچۆ بکەین، هەندێک جار شەو لێرە ئەماینەوە لەسەر کشت و کاڵەکانمان بەهۆی ئەوەی کە ڕێگاوبان هاتوچۆی قەدەغە بوو. ئەمەش گرفتێکی گەورە بوو بۆ کەرتی کشتوواڵ. ئەم پاقلەیە کە ئیسای بینن زۆربەی وشک بووەتەوە، ئەمەش بەشێکی هۆکارەکەی ئەوە بوو کە ئێمە فریا ناکەوتین هەموو ڕۆژە بین. ئیتر ئەمەش ناچار وشکی کردووە زیاتر ئێستاکە بەشێکی وای لێ هاتۆ مەگەر هەڵیگری بۆ ساڵێتر بۆ تۆ و بەشێکی زۆری لێ خەسارە بێ. داخستنی ڕێگەوبانەکان لە چوارچێوەی ڕێگریەکان لە کۆرۆنا لە مانگی سێدا زیانێکی وای بە جوتیاران گەیاندووە کە دەبێت لە ئێستادا زیاتر خۆیان ماندوو بکەن و قەرەبووی ئەو زیانانە بکەنەوە. تۆ لە مانگ سێرە ئەبێت و زراعەت بکەیت، ئەو نەیەتوانی بێت لە مانگ سێرە خۆتان زانی مانعەتە جەول بوو، سەیترە نەیهێشت بازار ئاسایش بوو، سێرەکەی ئیشەکەی دواکەوت، ئەهات نەیەتوانی وەڵ خۆیان مناڵەکانی بێرێ، نەیەتوانی ئەبێ خۆی وەتە قوتەینا بەهاتایە. هەتا هاتە لەیتر لە دوایە من وەرەقەوتشتم بۆیان کرد و ڕێگایان پێدە ئەلحەمدولیلا هەر چۆنێ بێ هەر باشترە. نیگەرانی جوتیاران لەوەیە کە حکوومەت لە کاتی کۆرۆنادا کاراسانی بۆ نەکردوون تا بە ئاسانی بگەنە سەر کێڵگەکانیان و بەروبوومەکانیان لە کاتی خۆیدا بچنن یاخود خزمەتی بکەن. فەلاحەت ماندووبوونێکی زۆر و ئەرکێکی قورس بەهۆی کۆرۆناوە فەلاحێکی زۆر زەرمەند بوو. پێویستەکە حکوومەت قەرەبووی جوتیاران بکاتەوە. ئەگەر قەرەبوو نەکرێنەوە بەڕاستی بارودۆخی ژیانی گوزەرانی جوتیاران خراپە. سەرباری ماندووبوونی زۆر و فەوتانی بەرهەمەکانی بەڵام شەعبان چاوی لە دەستی حکوومەت نییە و بیری لای کێڵگەکەیەتی. ڕۆژانە دوای ماندووبوونێکی زۆر شەعبان لە ژێرم کەپرەدا پشوویەکی بۆ دەدات و دواتر وردە وردە بەرەو ماڵ دەڕواتەوە. موچە بێ نەوێ نەوت قیمەت بکە نەکا چاوەڕێی حکوومەت ناگەم، چاوەڕێی بە هیچ شێوەیەک چاوەڕێی حکوومەتم نەکردووە، بە دەست و بازی خۆم پێیاکەم. ئەمە باشترین تیکەیە حەڵاڵە کە خۆت پێیەکەی، نەک چاوەڕێی سەرمانگە بزان حکوومەت کەی موچە ئەنێرێ موچە نانێرێ وەکو لە کوردەوارێڵێ کردم گاگووی نەکرد جا ئەمە کردم نەوو. گرفتی گەورەی جوتیارانەوەیە کە جیاوازی ناکرێت لە نێوان بەرهەمی هاوردەی کوواڵێتی خراپ و سەوزە و میوەی فرێشی خۆماڵیدا و بەرهەمە خۆماڵیەکانیان بە ئاسانی لە بازاڕدا بۆ ساغ ناکرێتەوە. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، ناوچەی شێخ لەنگەر.